زانی ویتن اوه کو توچی کرونا بوی و پیشینگیجی ساق بوی سلامت بوی بلهزرا خو اکیدی بکت یه دان عمر بید و نخوشوی گلک سفیر بیتن و محتاج پلازما بیتن او مروف بابیویه برایویه خشکویه جیرانیویه و دب رکاوه پلازمای چه بیتن چند مهمه او بیتن کاری که بصناهیه استفاده بیتن پیچه که پلازمای بدید بلکه چند نخوش به درباز بنو چند مال خو راستی سردان خلکی ندیو آستی چاوره کریه چون که اکی دیار جمار 400 بوی نزدیکی 1400 تقریبا بستانو که نزدیکی 5 کس که سردان ما کریه شون 5 کس هم نزدیکی 35 کمیت کشاین دا خودش خلک خود کین مجاره کدی حوجای نکنم خلک یک بومش حولی به تبریک خینه تبرک سوز و سپاسیون جد کن راستی تقصیر نکروانجی یانەکەمان ئەم ساڵ لە خولی نایابی عێراق بۆ تۆپی سەرمێ زیاری ئەکات خۆشبەختانە ئێستا یاریزانەکانمان دەستیان بە مەشق و ئامادەکاریەکانیان کردووە هەرچەنە ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری هەبووە لەسەر ڕایەنانی یاریزانەکانمان بەڵام خۆشبەختانە یاریزانەکانمان ئێستا لە ئامادەکاریەکی تەواودان بۆ خولەکە کە لە مانگینەوە بڕیار وایە بەڕێوە بچێ ئێستا ئامادەکاریەکەی بۆ گەورەترین خولی عێراقە خولی نایابی عێراق کە هەژدە تیپی هەژدەیانە بەشدان تێدەکە لە خۆشبەختانە ئێستا دەربەنیخان لە ئاستی یانە بەهێزەکانەکە لە خولی نایابە کێبەکە دەکا بڕیارە سینەوە کۆمەڵی باشوور باکوور بەڕێوە بچێت کە لە شاری سلێمانیە نایدەرمیخانێکێکە لەو نانەی کە بەژاریەکە لە ڕیزیانە گەورەکان بۆ وایە بتوانین ئاستێکی چاوەڕانکراو لە پاڵانتەکە پێشکەش بکەین ئینشاءڵڵا. We are the horse carriages in Bruges. I'm from the city and we are an official sightseeing of this magnificent UNESCO heritage, this historical town of Bruges. The trip, it's half an hour and it's about 55 euros per carriage. It's difficult for everybody, but we have to respect the new rules and we also have to see that the tourists come to Bruges, but it's a lot of less business than last year. I'm from Romania. I'm here as a tourist. I'm with the family and it's very difficult to as a tourist and it's very difficult because you have to take many measures of security. You have to wash your hands, alcohol and the mask, and we have to take it as a vacation like this situation.